هەمیشە ئێمە باجی یەک ریزیمان داوە و ئامادەشین باجی یەک ریزی لە پێناوی گەلەکەمان و دەستکەوتەکانی گەلەکەمانە بدەین. ئەمە وتەی قادر حەمەجان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر سەردانی وەفدێکێتی بۆ لای لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان کە ئامانجی سەردانەکەیانەوە بوو کورد بە یەک پرۆژە بچێتە بەغدا و لەوێ شەڕ لە سەر مافەکانی هاوڵاتیان بکەن. ئێمە لەسەر ئەو بنەمانە گفتوگۆمان کردووە کە ئەم قۆناغی ئەمڕۆ بۆ کوردستان بۆ هەرێمەکەمان بۆ گەلی کوردستان و ئەو قۆناغی ئەمڕۆ عێراقی پیاتی ئەپەڕێت پێویست بەوە ئاکات کە ماڵی کورد ڕێک بخرێتەوە. ئەویش بە یەکڕیزی گەلەکەمان یەک ریزی حیزبە کوردستانەکان یەک خیتابی سیاسیمان هەبێ بۆ گەلی کورد بۆ دانیشتن و گفتوگەکانیشمان لەگەڵ عێراق. پێمانەوە بوو کۆبنەوەیەکی ئیجابی بوو لێگەیشتنی زۆر باشە بوو. لایەنەکان پرۆژەکەی یەکێتیان لاپەسەند بووە بۆیە کاتێک وەفدێکێتی داوای یەکڕێزی نیشتیمانیان لێکردوون دوای گفتوگۆیەکی هاوبەش پرۆژەکەیان لاپەسەند بووە. سەردانی گۆڕانمان کردووە، سەردانی هاوپەیمانیمان کردووە، سەردانی کۆمەڵ و یەکگرتومان کردووە، سەردانی لایەنە سیاسەکانی کەشەکەین هەمویان هاوڕان لەسەرەوەی کە ناوماڵی کوردیە بخەینەوە، هەموو هاوڕان لەسەرەوەی کە یەک بەرنامەی سیاسیمانە بێ بۆ گەلی کوردستان. بە حەوت لایەنی سیاسی کوردی کە براوی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن خاوەنی 58 کورسی پەرلەمانین لە کاتی ڕێکەوتنیاندا دەبنە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی و چاوەڕوان دەکرێت بتوانن لە بەغداد دەستکەوتی زیاتر بۆ کورد بەدەست بهێنن. وەکو دەستکەوتیش ئەو ساکەوێتەوە سەر ئەندازەی مامەڵەکردنی ئەم هێزە کوردیانە وەکو مابرین کۆمەڵێک هێز کە خاوەن قەزیەیەکی مەشروعن لە عێراقەکە قەزیەی کوردە لە ڕاستیە و کۆمەڵێک مافی دەستوری و سیاسی و ئابووریتماوە هەموو ئەمانە پێویستی بەوە هەیە کە هێزە سیاسیەکان لە تەنسیق قابل لەگەڵ یەکتریە و لاوازی نوێنەرانی پێکاتەکانی تریش لەناو ئەنجومەنی نوێنەرانە چونکە کورسەکانیان ئەمجارە دابەش بووە. چاوەڕوان دەکرێت لە کاتی ڕێکەوتنی لایەنە کوردیەکان ئیتر وەفدەکانیش لە بەغداوە بێنە هەرێم و لێرە کورد وەک فراکسیۆنێکی بەهێز بەشدار بێت لە حکومەتی داهاتووی عێراقدا. هەنگاوەکانی یەکێتی بۆ یەخستنی ناوماڵی کورد کرددارین چونکە دەیەوێت کورد بە یەکدەنگی و بە یەک پرۆژەی هاوبەش بچێتە بەغدا و لەوێ داوای مافە دەستوری و سیاسی و دارایەکانی هاوڵاتیانی هەرێم بکات. ئەزمونەکانی ڕابردووژەوەی سەلماندووە لە کاتی پەرتەوازەیی فراکسیۆنە کوردیەکاندا هەمیشە لە بەغداد مافەکانی کوردیش پێشێل کراوە. لەو ڕۆژەوە هاوڵاتیان زەرمەندی یەکەم بوون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.